لێرە چی بە کچەکە دەڵێ هیوای چی بۆ خوازی لێرەوە ئەڵەم چای ماجەکەم و خوای گەورە لە هەموو بوارەکانە سەرکەوتوویکە لە ڕووی دین و لە ڕووی علمیشەوە لە هەموو شتێکەوە وەڵا هاتووم بە بۆنەی کچەکەمەوە شکر شەهادە وەرەگرە کۆتا ساڵێتی و هیوادارین ڕەنجی و ماندووبوونی بەزایە نەچێت و لە بوارەکەی خۆیان ئیشێکی بەدەستکەوێت هەر ئەوەنە هیچی تر. بەڕێز وەکو دایکێک تا چەند هاوکار و پاڵپشتی کچەکەت بیوە تا چەند شانازی پێوە دەکەیت؟ وەڵا زۆر یەکەم شانازیە بۆ هەموو شتێکم دووەمیش زۆر پاڵپشتی بووم یعنی بە دەرەجەیەک هاوکاریم کردووە کە بتوانێت تەواوی کات. وەڵا زۆر لەگەڵ ئەوەیەم ئێستا ئەوانەی تریش کە ماون تەواویکەن دوانی ترمەیە بە هەموو شێوازێ لەگەڵ یانە پاڵپشتیانم هاوکاریانم حەزەکەم وەکو ئەو تەواویکەن ئیتر ڕۆژەگیت فریایە نەکەوێت نار ئاوا نابێ. دوای خوێندن تا چەند گرنگە؟ وەڵا زۆر گرنگە بەس لە وڵاتی ئێمە وا فەشەلی پێهاتوە هێنا خوێندن بەشی سەرەکی هەمومانە بۆ هەموو شتێ لە هەموو بوارەکە گرنگە پێویستمان پێ بێ. لێرە چی بە کچەکە دەڵێ هیوای چی بۆ خوازی لێرەوە ئەڵەم چای ماجەکەم و خوای گەورە لە هەموو بوارەکانە سەرکەوتوویکە لە ڕووی دین و لە ڕووی علمیشەوە لە هەموو شتێکەوە خوای گەورە سەرکەوتووی کات.